ئەمینداریە گشتیە نەکەسی پیرۆزباهیەک ئاراستەی دلۆڤانە ڕۆباری و هەمی ئەفسەرین پلەبلندکردی و تەڤایە پێشمەرگەیەن ڕۆژ بە هەلکەفتا وەرگرتنە پۆستا فەرمانداریە هێزن لەشکرێ ڕۆژ کرد. دنامەیە پیرۆزباهیە ئەنەکەسیدا کۆکۆپیەک ژێ گەهشتیە بەردەستێ رێبازنیوز هاتیە. برایە برێز دلۆڤان ڕۆباری بناوێ ئەنجومەنا نیشتیمانیە کوردی لێ سووری ئەم کێفخۆشن کو بە هەلکەفتا وەرگرتنە پۆستا فەرمانداریە هێزن لەشکرێ ڕۆژ پیرۆزباهیە پێشکێشی وە بکەن. هەروەها دڕیاوەرە پیرۆزباهیە پێشکێشی هەمی ئەفسەر و فەرماندارین دن یەن کوپلەیەک لە پلەیەن وان زێدەبوو هەمی پێشمەرگەیەن ڕۆژ دکن. هەروەها ببلند کارێ ئەفسەر و فەرماندارین ji بۆ پێشکەتن و پێشخستنا هێزن وە و جیبجیکردنا کارێ جوان هاتی خوستن بە ئەمانەت و وەفاداری دنەرخینن. ئەنەکەسێ دنامایە خۆدا گوت کو ئەنەکەسێ دوێ بەهوەریەدایە کو هون بە هەمی کارینێن خوا خزمەتا پێشمەرگەی ڕۆژ بکەن و هون دە ئەرکێ خۆدا وەکومە ون ناسکردنە لەسەر ڕێبازە بارزانیە نەمر بەردەوام بن. پارێزوان و شانازێ پرەنسیپên کردایەتیە بن دەخەبات و قوربانی دانێدا. دداویە پیرۆزباهیە ئەمینداریە گشتیە نەکەسێ هاتیە. ئەم ژی وەکی وە چاوەڕێیە وێ دەمێنە کو هون جهێ خوا یە سروشتی و نۆرمان لە کوردستانە سوورێ و دناف خەلک و خودیە خۆدا بگرن. جا کو هون بە ئەرکێ بەرەڤانی و پاراستنا وان و هەمی پێک هاتەیەن دن وەکو براین چارەنویسێ پێکڤاژیانە هەڤبەش بسەر بلنداهی رابن. جارەکە دن پیرۆزباهیان پێشکێشی وە دکن و لاوا دکن هون دە ئەرکێ خۆدا سەرکەفتی بن. ئەمینداریە گشتیە ئەنەکەسێ. ڕۆژا یەکشەمێ هەفتێ سباتە 2021 دەداخویانیکێدا ڕاگەهاندنا لەشکرێ ڕۆژ بە فەرمی دلۆڤان ڕۆباری ئەندامێ کۆمیتا ناڤەندیە پارتیا دەموقراتا کوردستان سووریا وەکو فەرمانداری گشتی یە هێزین پێشمەرگەین لەشکرێ ڕۆژ ڕاگەهاند و عەقید تاهر بەهائەددین وەکە جێگرێ فەرمانداری گشتی لەشکرێ ڕۆژ هاتە دەستنیشان کردن و هەژمارێک ئەفسەرین کورد یەنە ڕۆژاوایە کوردستانê پلە و پۆستên bilind û giring di serkirdayetiya leşkerê roj de wergirtin. Hêzên pêşmergeyên leşkerê roj di sala 2012 de li ser destê Serok Mesûd Barzanî li Herêma Kurdistanê hate damezrandin. Hêzên pêşmergeyên leşkerê roj ser bi enekesê ve ye û çaverêne vegerin Rojavayê Kurdistanê sermal û milkên xwe û xak û gelê xwe biparêzin.